لە هەرێمی کوردستان نزیک بە 950 خاوەن بڕوانامەی بەرز هەڵگری ماستەر و دکتۆرا هەیە و حکوومەت تاوەکو ئێستا داینەمەزراندوون. نوێنەری مامۆستایانی هەڵگری بڕوانامە بەرزەکان لە هەولێر و لە بەردەم ئەنجومەنی وەزیران گربوونەوە. ئەوان داوا دەکەن دابمەزرێن. لە ئێستاشدا وەزارەتی خوێنی باڵا ڕەزامەندی دەربڕیوە بۆ دامەزراندنیان، بەڵام تاوەکو ئێستا ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر نەداون. لەم مایکانەوە لەم مینبەرانەوە بە بەڕێزان کاک مەسروور بارزانی و کاک قوباد ئەڵێن کە ڕاستەوخۆ ئێمە چاوەڕێی وەڵامی بەڕێزیانین لە بەردەم ئەنجومەنی وەزیران. لێرە ناڕۆین، لێرە ئامادەین هەتا وەڵاممان نەدرێتەوە. شەو ئەمێنینەوە، ڕۆژان ئەمێنینەوە. ئەمە تەنها داواکاریەکی بەسیط بوو. ماوەی یەک مانگ ئەدەین بە حکوومەت کە وەڵامی ئەو یاداشتەمانداتەوە کەیسەکەی ئێمە لە بەرژەوەندی ئێمە و بە دامەزراندنمان لە زانکۆکانە کۆتایی پێبێنێ. بە پێچەوانەوە ئێمە ئامادەین خۆپیشاندانی فراوان بکەین و کونسوڵی وڵاتان ئاگادارەکەینەوە و ئامادەن خێمە لە بەردەم ئەنجومەنی وەزیران ناڵدەین هەتاکو ئەگەین بە مافی ڕەوای خۆمان کە مافێکە لەسەر ئەرکی دارایی خۆمان و خێزانەکانمان لە وڵاتانەوە ئێمە بڕوانامەمان هێناوە. بەشێکی تر لە مامۆستایانەی لە بەردەم ئەنجومەنی وەزیران گربوونەتەوە دەڵێن ئەوان فەراغێکی زۆریان لە وەزارەتی خوێنی باڵا پڕ کردوتەوە، بەڵام حکوومەت ئامادە نییە دایان بمەزرێنێت. تاکو ئێستا و شوێنانی کە ئێمە ڕۆژین بە تەواتی پەیامەکەی ئێمەیان نەگەاندووە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیان ئەتوانین بڵین هیچی شەکمان بۆ نەکراوە. بۆیە ئێمە ڕێگەیەمان هەڵبژاردووە بۆی کە بزانین نەتیجەی خۆمان بە تەواتی بەدەست بێنین و ئامانجیشمان لەم ئیشە ئەوەیە کە ئێمە بە تەواتی بتوانین مافی خۆمان بەدەست بێنین و کە مافی خۆمان دامەزراندنە لە زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان. ئێمە چینێکی وەکو ماستەر و دکتۆرا لەسەر ئەرکی خۆمان هەوڵمان ناوە ئەو سەرمایە مرۆیی کە خۆمان هەمانە گەشەی پێبین. لە ڕاستیە سەرمایی مرۆیی ئێستا لە جیهانە قسەی یەکەمەکە. بۆیە ئەو وڵاتانش کە سەرمایی سروشتیان هەیە هەوڵیان ناوە لە ڕووی سەرمایی مرۆییەوە گەشە بە وڵاتەکەیان من. ئێمە داوامان لە ئەنجومەنی وەزیران هەیە کە چاوێک بە کەیسەکەی ئێمەدا بخشێنێتەوە لەبەرەوەی زۆربەی مامۆساکان هەموو قۆناغەکانیان تێپەڕاندووە. بۆ نمونە نازناوی زانستیان وەگرتووە، خوێندنەکان لەسەر گیرفانی خۆیان بە پلەی بەرزەوە تەواو کردووە. ئێمە داوامان دامەزراندنە لە زانکۆپی مانگاکان. وەزارەتی خوێنی باڵا کتابەکەی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. بۆیە هاتوونەتە ئەنجومەنی وەزیران بۆی ئەمری دامەزراندمان دەرچێت ئینشەڵڵا. ناڕەزایەتی خاوەن بڕوانامەی پلە باڵا ئەمە چەندەمین جارە دووبارە دەبێتەوە کە ڕەزامەندی وەزارەت و زانکۆکانیشیان هەیە. تەنیا بڕیارێکی حکوومەتیان پێویستە کە هاوشێوەی توێژەکانی دیکە حکوومەت پشتگوێی خستوون.